ئێمە پێویستمان بەوەیە لە وەزیفە زیاتر تێبگەین. عەبدولفەتاح ئەبوو غودە قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێ الوەظیفەة تنافی العەقیدە. ئەفەرمێ وەزیفە ئینسان بچێ لە لای حکومەت دامەزرێەوەمان ئەڵێ پێچەوانەی عەقیدەیە. قوربان چۆن پێچەوانەی عەقیدەیە؟ ئەڵێ تا ئێستا مۆزەفێکتان بینیوە دوعاکە خوای گیان مەعاشەکەم زیاکەی، هەر چاوەڕێیەکە حکومەت بە قەرارێکی بێمانە زیاییکە، چاوەڕێوە ناکە، کاسبێکی مەحدودە، ئەمە کاسبی عەبدەکانە. من زۆر فکرم هەبووە لە پێش 40 ساڵی، لە دوای 40 ساڵی بڕیاری مراجعەم داوە. یەکێک لەو مەسائلانە ئەوەیە کە هەمیشە اقتصادی خۆم قەرارم داوە هەمووی ببەخشم لە پێناوی خوایە، بەڵام کە سەیرەکەم ئەمە پێچەوانەی تەواوی شەریعەتە، هەموو سەروەت و سامانەکە ببەخشی. نەخێر، ئەبێ بیت بڕیاری اقتصادی گەورە بدەی، ئەبێ بیتە تەیرێکی صحیح، نابێ کەسیح بی، نابێ پرۆژەکانت هەتا دنیا چاوەڕێکی خەڵک بیوا بڕێوە، ئەبێ پرۆژە اقتصادی و پرۆژە ئیمانیەکانت خۆت بیبەی بڕێوە، ئەبێ خۆت خاوەنی ئیدارە و ماڵ بی، ئەبێ خۆت خاوەنی قیادە و سیادەیەکی زۆر گەورە بی لە اقتصادا. اینجا ئەتوانی کارەکانت بەڕێخەی، اینجا ئەتوانی لەسەر قاچی خۆت بوەستی. ناکرێ هەتا ڕۆژی قیامەت چاوەڕێ ئەوەکەی دەمکەیتەوە حکومەت بکا بە دەمتە. والله ئەمە کاری تەمەڵانە، کاری ئومەتی پێغەمبەری خوانیە صلی الله عليه وآله وسلم. ئەزانن کاتێک لە قورطوبە عەبدوڕەحمانی داخل بڕیاری دا ئەیزانی خەڵکی ئەوروپا زۆر تەمەڵن، حەزیان بە پارەی مفتە لەو زەمانە، بڕیارێکی دەرکرد وەکو وەزیفەی ئەمڕۆ. وتی هەر زانایەک بێتە ناو قورطوبە و ئیبداعەکانی بێنێتە ناو قورطوبە، ژیانی مسۆگەرەکەم هیچ کەسابەتێ نەکە. هەموو زانانی ئەوروپا چوونە قورطوبە. قورطوبە بوو بە سەنتەرێکی زانستی ئەوەندە گەورە، لە هەموو عالەمی ئیسلامیە دوو شوێن هەبوو سەنتەری ئیبداع بێ، بەغداد لەگەڵ قورطوبەیە، لەگەڵ ئیسپانیای ئەمڕۆیە. بۆیە ئێمەوە تەسەوور نەکەین وەڵا لە ئەوروپا ژیانە مسۆگەرە بچین بۆ ئەوروپا. ئەو خوتەکەی عەبدوڕەحمانی داخلە بۆ یەکەمین جار لە جیهانە بەکارهێنا، هەموو زانانی لە دەوری خۆی خڕ کردەوە، تەواو ئەی خەواندن. بۆیە زانا ئەبێ عەقلی گەورەتر بێ، ئەبێ فکری زیاتر بێ، گەنجی مسلمان ئەبێ چاوکراوەتر بێ، نابێت تەمەڵ بێ. والله تەسەور ئەکەم دەستی غەرب و یەهود و نەسارا گەنجی ئێمە ئاوا لێ کردووە، دەوڵەتی ئێمە ئاوا قوربەسەر و داماو کردووە، چونکە ئێمە تازە داگیرکراوین، نەفەسمان بۆ نادرێ. تەسەور کە باشترین زەوی زیراعەت لە جیهانە، یەک لەسەر سێی زەوی زیراعەتی هەموو جیهان کە بەرهەم بۆ هەموو جیهان بدا لە ناو دەوڵەتی ئیسلامیدایە. بەڵام تخواوەرن بچن لە دەوری هەڵەبجە سەیرێکی دەوروبەری هەڵەبجەکەن، بزانن چی ئەبینن، کوا داری ڕواومان، کوا زەوی جوانی چێنراومان. لەو ئەسویە کەسی فەلاح بڵێ هەرچی ئەکەم دەری نایەنێ. ئەزانم سیاسەتی گەنگی حکوومەت و تێنەگەیشتنی بەرپرس و کۆمپانیای کەسی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و ئیشکردن لەسەرمان وەهایان کردووە کە هەرچی بکەی زەرەرکەی بۆ ئەوەی زەویەکەت بخەوێنن. اینجا ئەوان بە مەیلی خۆیان برنجی گەڕ و گولی خۆیان، کام خواردنی ئەکسپایری خۆیان بە تۆ بفرۆشن، تۆ وەکو تەیرێکی کەسیح دەمکەیتەوە. ئێمە پێویستمان بەوەیە لە فکرمانە بۆ وەزیفە مێشکمان گەورەترکەین. پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەگەرچی ضعفێک لە ڕوایەتەکەیە هەیە، بەڵام زانایان زۆر کاریان لەسەر کردووە، ئەفەرمێ 9 أعشار الرزق في التجارة. ئەگەر ڕسق بکەیتە 10 بەشەوە، ڕسق 9 بەشی لەناو تیجارەت و بازرگانیایە، هەموو شتەکانی تر ئەکاتە 1 بەش. بۆیە ئەو کەسەی پارە کۆکاتەوە و خڕکاتەوە نەزانێت چۆنی سەرفکە، مەعاش وەرگرێ و نەزانێت چی لێ بکە. گەنجێک باوکی 50,000 مانگانە بداتێ و 25 لا نەدا، عەقڵی تیجاری نەبێ، ئەوە گەنجێکی کەسیحە باڵشکاوە، پێویستی بەوەیە چاو کاتەوە، ئەم ئومەتە ئەبێ هەڵسێتەوە،